تۆ ئەم دینەت و ڕیشەت هەیە وە دانشی لەگە خەڵکە وە کۆڵی ڕیشە تەق و تریق دۆمینە لەگە گەنجاوکەی بڵێ کوێرایدایەوە بۆ دوو شەشە تۆ پێنی ئەوە کەی ئیشتووە کاکە من باسەوە ناکەم کۆمەڵی مامۆساڵی حەڵاڵە و کۆمەڵێ حرامە بەڵام من پیاوێ دیندارم من چوومە مەجلیسێکەوە ئەگەر دوو گەنجگەری کێشا بێت جگەرەکەی فڕەدا بڵێ مامۆسا عادیلە اینجا بێ بڵێ مامۆسا جگەرە ناکێشی چەرخێکەشم داتی ئەوە کەی دینداری ئەوە بێ کاکە والله ئەبێ ئێوە ئێدە هەنابێ ئەمە قسە بکەین بۆ ئێوە ئەبێ ئێوە يعني بەرخودانێ بکەن هینێ بدەنە خودی خۆتان يعني هەڵسنەوە ئەم دعوەیە ئیشی هەمومانە بەلیغوا عنی وەلەو ئایە بە ئەڵڵا گەنجی واتان هەیە لێرە دانیشتووە لە زانکۆ لە خوێندنگا لە بازار لە دوکان واللهی سەد ئەوەنەی من کاریگەری هەیە لەسەر کەسێکە ئەیناسێ با بە وتارەکەی من تەسیری تێکا بە شەیطان بەسەری زاڵە دەستی بگرە بڵێ وەرە دەبا ئەم نیوەڕۆ بچین بۆ مزگەوت مەعڵت نەڕمەی ئەڵێ نامنی ئێوارە تونی وەڕۆبی بە عەسڵ خۆی دڵی نەرمە بێ ئێوارە ئەڕاتەوە ئەڵێن نوێژ جەماعەتەکەین لە ماڵە ئێوە شوای لێ دێ وەختێکە زانی بێتە پیاە مولتەزم ئینجا دێڵێ مامۆسا من خوای گەورە لەسەر دەستی و فڵانە کەس ئەوەی سەر لەگەڵی هاوڵمێتی بۆ عەمرە من خەڵکم بینیوەوە کاکە ئەو برایەمان ئەو خوشکەمان شەیطان فێڵی لێ کردووە بابە لە ئیسلامە دەست بە کڵاوەکەی خۆمەوە نییە ئەمە دوو بۆ خۆت داتێناوە خۆشەویستەکەم